تاوەکو ئێستا لە کوردستان لە 1970 توژبی شێرپەنجە تۆمار کراوە، بەڵام تەنها بۆ ساڵی 2022 9061 توژبی شێرپەنجەمان هەیە. لە شارەکان بەم شێوەیە هەولێر زۆرترین یانە 147.5، دوای ئەو سلێمانی دێ ئینزادۆ، کۆی گشتیش وەکو گوتم 9061 توش بووە. تۆپ تێن کانسەر ئەو ڕێژەی شێرپەنجەکان دا شێرپەنجەی باو لە کوردستان لە هەمویان باوتر شێرپەنجەی مەمکە، لە دوای ئەو شێرپەنجەی کۆڵۆن دێ ئینجا شێرپەنجەی سێکان و پێز، لیمفۆما، پرۆستات، لیوکیمیا، شێرپەنجەی مێشک و دەمارەکان، شێرپەنجەی ڕودەی دەرەقی، دوایش شێرپەنجەی منداڵدان و ملی منداڵدان. لەو توشبوانە 144یان پیاو بوون، 5.6یان خانم بوون. ئەگەر هاتوو ئێمە بەراوردی توشبوانی شێرپەنجە بکەین لە نێوان ساڵانی 2019 تاوەکو 2022 تەمەشاکەین وەکو پلیکانە سەبر زیادی کردیە، بەڵام ئەگەر سەرنجێک بدەین لە 2022 لەگەر پلیکانەکە هاتۆتە خوارێ کەمە ڕێژەکە، بەڵام ئەوە دڵخۆشی ناگەینی کە بۆ لە ساڵی 2020 کەمە کەمبوونی ئەو 2000 شێرپەنجە لە 2020 بەهۆی ئەوەی بوو کە لەبەر کۆڕۆنا و کۆڤید ڤایرەس خەڵک ڕاستە شێرپەنجەی هەبوو بەڵام نەدەچوون دەستنیشان نەدەکران.